سلام رضا، من سام ئەحمەدم ئەمڕۆ ڕیڤیو پێداچوونەوە دەکەم بۆ فیلمی ئۆپنهایمەر. پێش هەموو شتێک داوای لێبوردن دەکەم کە ئەو ماوەیە زۆر دابڕام لە ڕیڤیو و لە پێداچوونەوەی فیلم لە یوتیوب کەمتر چالاکیم هەیە. هۆکارەکەش ئەوەیە کە بەم دوایانە خەریکی ژنهێنان و بابەتەکانی ماڵگواستنەوە ئەو شتانە بووم، یعنی تا ئێستاش تەواو نەبووم، هەر دەشبین لە پشتەوە ئەو دیمەن و شتانێک کە پێشتر هەبوون یاخود ئەوەی کە پێشتر کتێب و شتەکان هەڵگیراوە بۆیەشە لە شوێنێکی سادە دەتوانم بڵێم ڤیدیۆکان ڕیکۆرد دەکەم. بەڵام ئەم فیلمە تازە لە سینەما هاتمەوە، تازە سێ فیلمەکەم کرد، نەمویست شتێکە کۆم بێت یاخود ڕیڤیوێ بارەوە نەکەم لەبەر ئەوەی ئەوەندە پێی سەرسام بووم و ئەوەندە شایەنە و لە هەمان کاتدا ئەوەندەش باس کراوە کە شایەنی ئەوەیە ڕیڤیو بۆ بکەم. تەبعاً ئەو ڤیدیۆیە هەوڵ دەدەم کە ئەگەر پێویست بوو شتێک سپۆیل بوو لە کۆتاییەکەی باسی لێوە دەکەم، ئەگەر نا هەوڵ دەدەم زیاتر بێ سپۆیل بێت، سەرەتاکانی بێ سپۆیل. ئەگەر شتێک پێویستی کرد و سپۆیلی تێدا بوو هەوڵ دەدەم کە لە کۆتاییەکەی ئاگادارتان بکەمەوە کە سپۆیلی تێدایە. ئەگەر باس لە گشتی فیلمەکە بکەین پێش ئەوەی بچێت ناو ناوڕەش فیلمەکە، ئەگەر باس لە ڕای فیلمەکە بکەین، تەبعاً فیلمێک کە دەڵێن کریستۆفەر نۆلان دەزانین فیلمێکە بۆ مێژوو دەمێنێتەوە، دەزانین کە فیلمێکە تەنیا بڵێن بۆ یەک دوو ڕۆژ نێت، تەنیا بۆ سەیرکردنێکی ئاسایی نییە کە ئینتەرتەینمەنت بێت، بۆ مێژوو تا هەتایە دەمێنێتەوە. پێشتر ئینتەرستێلەرمان بینیوە، ئینسێپشنمان بینیوە، فیلمەکانی تری باتمان ئەوانەمان بینیوە، یانی لە زۆر بوار کە کریستۆفەر نۆلان فیلمی لێ دەرهیناوە لە هەمویان سەرکەوتوو بۆ ئەو فیلمانە بۆ مێژوو ماونەتەوە. دەمانزانی کە ئەو فیلمەشیان بە هەمان شێوە دەبێت، ئەو ڕێتینجی خەڵکی بڵاو کراوە کە وا بوو سەرتا ئەوەی ڕەخنەگرەکان هات ئەو زۆر بەهێز دواتە خەڵکەکەش کە بینیان لەو دوو ڕۆژە زۆر بەدڵیان بووە. ئەوڕۆکە ڕۆژی دووەمەکە ئەو ڕیکۆرد دەکەم، لەوانەیە دواتر ئەو ڤیدیۆکە بڵاوێتەوە، بەڵام کە ڕۆژی دووەمە ئەو ڕیکۆرد دەکەم و خۆشم ئەو ڕۆژە بینیم. لە IMDb تازە ڕێتینجی بڵاو کرایەوە، تا ئێستا نوێی هەیە، ئەوەندەی من ئاگادار بووم، یانی بەجددی فیلمێک بۆ بە دڵی خەڵک بووە. جا بۆیە کە گوتم لەبەر ئەوەی کریستۆفەر نۆلانە دەزانێت کە فیلمێکی بەهێزە کە دەچینە ئەوێت تەوەقوعی بەرزی لێ دەکەن. یانی تەبعاً من خۆم ئەگەر باس لە بابەتی باربی ئەوانە بکەین کە زۆر بەراورد دەکرا، هەندێک کەس دەیان گوت ئەو مهمترە بێ، نازانم هەم ناقسەیان ناوبوونی کە دروست بوو. ئەم پێم وایە ئەگەر ئۆپنهایمەر نەبایە باربی زۆربەی خەڵک هەر ئاگاداری نەدەبوو. هۆکارەکەش لێرە چێ لەبەرەوەی ئۆپنهایمەر وەکو زۆرێک لە بڵین ئەدڤێرتایزینگ، زۆرێک لە ڕیکلام لەلایەن جەماعەتی باربیەوە بەکارهات کە وانەر برۆز بوو. بەڵێ لەوەش سەرکەوتوو بووم کە بەهۆی ئۆپنهایمەرەوە خەڵکانی زۆر زانیان کە باربی هەیە. هۆکارێک ئەو بەراوردکردن و هەموو شتە چ بوو لەبەرەوەی کریستۆفەر نۆلان هەیە، کە دەزانی کریستۆفەر نۆلان بەرهەمێک وەرهەم دێنێت، دەزانین کە مەزنە، جا بەراوردکردنیشی بەوە بێگومان زۆرێک لە مناقەشە و زۆرێک لە گفتوگۆ دروست دەکات. جا کە فیلمەکەم بینی بەجددی شایانی ئەو هەموو پێدا هەڵدانە بوو. فیلمێک لە هەموو ڕوێکەوە دەتوانم بڵێم ئەگەر نەگەیشت بێت بەلووت، کە نەگەیشت بێت بە پەرفێکت و نایابی، زۆر کەمی ماوە کە بگات بەلووتکە. لە زۆربەی بابەتەکان دەتوانم بڵێم لە لووتکەیە لە ئێستادا بابەتی سینەمایی ئەو هەر هیچ بمنە ئەوە شتانێک کە تایبەتم بە کریستۆفەر نۆلان و ئەوەی کە ئەو دەستی تێدا هەبووە. ئەگەر سیر بکەین لە دایرێکتینگ، یعنی هەست پێ دەکەی ئەو دایرێکتینگە کریستۆفەر نۆلان یا ئەو دایرێکتینگە تایبەتی ئەو دیارە، یعنی ئەو بڵین ها جۆرە ناسنامەیەکی خۆی هەیە کریستۆفەر نۆلان کە ئەگەر فیلمەکە تەنانەت کۆمیدیش بێ، کە تا ئێستا فیلمی کۆمیدی نەبووە، بەڵام تەنانەت ئەگەر کۆمیدیش بێ، ها سوپەر هیرۆ فیلممان بینیوە پێشتر، فیلممان بینیوە زۆرێک لە خەیاڵی زانستیە وەکو ئینسێپشن و ئینتەرستێلەر. فیلمی تریشمان بینیوە کە بابەتەکانی ترا تێنێت هەتا ئێستا بە هەمان شێوە خەیاڵی زانستی و ئەوانە بوو. ئەو ئۆپنهایمەر دەکەوێتە بابەتی زانستی و ڕاستەقینە و ژیاننامە، یعنی هەموو ئەو بوارانە لەم فیلمە خۆیان دەبینەوە کە دووبارە هەست پێ دەکەین کە جێپەنجەی کریستۆفەر نۆلان دیارە لە فیلمەکە. یعنی هەست پێ دەکەین کە ئەگەر لەوانەیە کەسێک شارەزای بەرهەمەکانی کریستۆفەر نۆلان بێ، ئەگەر پێشینەڵێک کە ئەو بەرهەمە هی ئەوە خۆی بیر بۆ ئەو بچێت کە ئەوە بەرهەمێکی ئەوە چووکە دەست و پەنجەی ئەو لە دەهێنان و شتەکە دیارە. لە بۆیەش بەجددی سەرسامکەرە کە دەبینی ئەوەندە ئینگلی جوان، ئەوەندە گرنگیدان بە کارکتەرەکان، گرنگیدان بە چوونە ناوەوە قوڵبوونەوە لە کارکتەرەکان، یانی دەبینی سکریپتەکە ئەوەندە جوان لە کارکتەرەکان تێکەڵکراوە، ئەوەندە جوان کاستێکی بۆ هەڵبژێردراوە، ئەوەندە بڵین بە جوانی جێبەجێ کراوە، تەنانەت لە بابەتی مۆسیقا لەگەڵ ڕەبطکردن و ئیدیتینگ و یعنی هەست دەکەی کە ئەو بابەتانی پەیوەندیان بەگشتی بە دەرهێنانەوە هەیە
لە پرفێکت و لە نایابی زۆر نزیکن. ئەگەر بین سەر خاڵەکانی تر ئەوانەی کە بڵین نابلاوەچین بەڵام جیا دەبنەوە لە دەرهێنان ئەوانە ئەکتینگ یەکێکە لە بابەتە سەرەکیەکان کە وای کردو بە هەمان شێوە ئەو چیرۆکە زۆر بە جوانی بگات و ئەو فیلمە زۆر بە جوانی بگات. ئەکتینگی کیلیان مەرفی هەروەها ڕۆبەرت داونی جونیۆر پێم وایە ئەگەر تا ئێستا باسی لێ بکەین لە ساڵی 2023 پێم وابێ شایانی ئەوە کە بپاڵێبرێن بۆ خەڵاتی ئۆسکار. جا براو ئەوانە شتێکترە بەڵام بۆ پاڵاوتر پێم وابێ ئەو دوانە بەجددی شایەنن. یعنی کە بیر لێ دەکەیەوە ئێستا ئەگەر باس لە ئۆپنهایمەر بکەیت پێم وایە کەس لە کیلیان مەرفی باشتر و نایابتر نادۆزرێتەوە تا ڕۆڵی ئەو کەسایەتی بژێڕێت. یعنی بۆ من ئەو حاڵەتانێک کە درامای پێوە دیارە، ئەو حاڵەتانێک کە بڵێن ترسیان پێوە دیارە، ئەو حاڵەتانێک کە جۆرێک لە بڵین دراما و خۆشەویستی ئەوان تێدایە، هەندێک حاڵەتی تر هەیە کە جددی بووین تێدایە، هەندێک حاڵەتی تر هەست دەکەیت کە خەمباری پێوە دیاریان ئەو بابەتانە هەست دەکەی ئەو کارکتەرە ئەوەندە بە جوانی گەیاندوێتی هەم لە ڕووی ئەکتینگەوە هەمیش لە ڕووی لێوەشراوەییەوە کە ئەوەندە جوان لە کاتری ئۆپنهایمەر دەوەشێتەوە. هەست دەکەی ینی ئەگەر ئۆپنهایمەر وێنۆشتەکانمان دیت بە کە بیر لێ دەکەمەوە هەست دەکەی کە ئەوە ڕێک خۆی ئۆپنهایمەر زیندووەتەوە ئەوەندە بە جوانی ڕۆڵەکە دەژێڕێت. لەلایەن تریش ڕۆبەرت داونی جونیۆر کە ڕازان ناوەکەیم باش لەبەر نییە زۆر مەزار نەبوو سێرج بکەم بەڵام کە دژەکەی ئەو دەجێڕێت و یاخود بڵێن لایەنەکەی تر دەجێڕێت بە هەمان شێوە بە تایبەت ڕۆڵەکەی لە کۆتاییەکان هەر یەکجار نایە یەکجار. ینی پێم وایە ئەگەر کیلیان مەرفیش بۆ خەڵاتێک نەپاڵێورێت بۆ ئۆسکار و ئەوانە پێم وایە ڕۆبەرت داونی جونیۆر بە هیچ شێوەیەک ئەوەی تێدا نییە بڵێن یەک و دوی تێدا دەبێت ئیلا بپاڵێورێت و ئەگەر براوەش نەبێت. ئەوەی تر ئیمێلی بلەند لە کۆتاییەکەی ئەکتینگێکی جوانی کە ڕاستی ینی بەگشتی خراپ نەبوو بەڵام ئیمێلی بلەند پێشتریش بینیمانە کە ئەکتەرێکی زۆر نایابە. ئەوان تریش تاوان کیلیان مەرفی و ڕۆبەرت داونی جونیۆریش پێشتر زانیوانە بەڵام وەکو ئەگەر بڵێن ئیمێلی بلەند لە ئافرەتەکان ئەویش ڕۆڵێکی زۆر جوانی جێڕا. بەڵام ئەوەی تر کە فلۆرەنس پیو ناڵێم ڕۆڵێکی خراپی جێڕا نەخێر بەعکسەوە جوان بوو بەڵام یەکشتم پێ سەیرە بۆچی ئەو کارکتەرێکی زۆر سەرچی حساب بۆ دەکرێت لە کاتێکدا دەرکەوتنەکانی زۆر کەمە ینی لە سەرەتاکانە گەبڕێن لە 45 دقیقەی سەرەتا بە دەردەکەوی دی دوای ئەوە وەکو کەسایەتی ڕۆڵ دەبێت بەڵام دەرکەوتنی نییە. جا ئەوەی بەلامنەوە سیر بوو ئایا بۆچی ڕۆڵی ئەو کراوە بە سەرەکی دەبین لە پرایمەر و شتەکان هەمیشە ئەو پیشان دەدرێت ئەو ئیمێلی بلەند و کیلیان مەرفی و ڕۆبەرت داونی جونیۆر هەندێک جاریش مادی من بە دەردەکەون ینی پێم سەیرا ئەو فلۆرەنس پیو بۆ ناو بابەتەکەیە پێم وایە کەسایەتیەکانی تر زۆر هەبوون ینی مادی من هەندێک جا بە دەردەکەوێ با بڵێن ئەوی بە دەرکەوتو بەڵام کەسایەتی تریش هەبوو کە دەرکەوتنیان زۆر بووە و زۆر کاریگەریان هەبوو لە چیرۆکەکە توانڵێن تا ئاستێکی زۆر لە فلۆرەنس پیو زیاتریش بە دەرکەوتن و کاریگەریان هەبوو بەڵام نازانم ئەو بۆ تێدایە. بەس ئەگەر لەو بابەتە گەڕێنەگەر بێنێ سەر بابەتی ئەکتینگ پێم وابێت لە ڕووی ئەکتینگی شەوە ینی ئەوان ئەرچی خۆیان جێبەجێ کرد بە تایبەتی ئیمێلی بلەند هەر زۆر بە جوانی ئەوەی کە پێویست بوو لەسەری زۆر بە جوانی جێبەجێ کرد مادی من زۆر بە جوانی جێبەجێ کرد. فلۆرەنس پیو خراپ نەبوو ئەوەندەی کە لەسەری و پێم وابێ کردی ینی هەڵبژاردننی ئەو کاستە هەڵبژاردننی ئەو بڵێن ستافە تایبەتە بۆ ئەکتینگ و بۆ ئەو ڕۆژێرانە کە لە کاتێکدا بەجددی ڕۆژانش زەحمەتە لەبەر ئەوەی فیلمەکە دراماییە ئاکشن و شت نییە کە تەرکیز بڕۆتە شتەکانی تر نەخێر زیاتر تەرکیز دەچێتە سەر خودی کارکتەرەکان کە ئەو کارکتەرانە ئەوەندە بە جوانی بگەینی پێم وابێت لەوەشیان لە لووتکە نزیک بوو. حاڵەتیش تر مۆسیقا من خۆم ڕاستی ئاتە کە دەڵێ کریستۆفەر نۆڵان بیر بۆ هانز زیمەر دەچێت کە مۆسیقا دابنێت زۆربەی بەرهەمەکانی کریستۆفەر نۆڵان هانز زیمەر داناوە بەڵام دی گوتمان ئەوەش بڵێن کۆمپۆزەرێکی جیاوازە بزانین ئاخۆ ئەویان چۆن دەبێت بەجددی کۆمپۆزینگەکەی ئەویان جوان پێم وابێت کۆمپۆزەرەکە نازانم نەرویجیە فینلەندی شتێکی وایە ناوەکەیم باش لەبەر نییە چونکە ڕاستی ئەو ڤیدیۆم تۆزێک خێرا نەمویست زۆر تاقی بێ بۆیە ناو شتەکان زۆر زە لەبەر نییە بەڵام کۆمپۆزەرەکە بەجددی خۆشسەلمان تایبەت ئەگەر لە سینەما بینی هەست بە کۆمپۆزینگەکە دەکەیت هەست دەکەیت کە بڵێ مۆسیقاکە چەندە کاریگەری بووە هەست دەکەیت کە چۆن لە حاڵەت دراماییەکان مۆسیقایەکی دراماییە چۆن لە حاڵەت حەماسیەکان حەماسی چۆن لە حاڵەتە پێویستەکان بەپێی ئەو جۆرە پێویستیە دەجوورێتەوە مۆسیقاکە پیشان دەدرێن. هەندێک شوێن هەست دەکەت کە تەنانەت حاڵەت دراماییە بەڵام مۆسیقاکە تۆزێک گەرم و تۆزێک بڵێن شڵەژاوانەیە هەست پێ دەکەت کە ئەوێ ئەوە پێویستە ینی بەگشتی لەو بابەتە زۆر بە جوانی گەێنرابووی مۆسیقا.
حاڵەتێکتر کە زۆر بەدڵم بوو ئێدیتینگ بەڕاستی ئێدیتینگەکەی زۆر جوان بوو. طبعاً ئەگەر بستن لە سینەما بەتایبەت ببینن هەست دەکەن کە هەندێک شوێن بۆ دەنجی ئەتۆمشتەکان دێت. طبعاً ئەوە ئەگەر لە بابەتی ساوند ئیفێکت بینن دەر ساوند ئیفێکتەکە هەر زۆر تایبەت و نایاب بوو، بەس ئەوەی کە ساوند ئیفێکتەکە ئەوەندە جوان لەگەر مەقتەع ڕاستیەکان تێکەڵ بکرێ هەندێک شوێن دەتبینی بۆ نمونە کارکتەرە سەرنجەکە بەس ڕاوەستەوە کامێراکەوە تاوی لەسەرەوە لە پشتەوە جوولەیەک هەیە ئەوەندە ساوند ئیفێکت و ئەوەندە ئێدیتینگ و شتەکان زۆر جوان لەگە یەک گونجاوەکە و ساوندە لەگەر بڵین سینەکە بگونجێت، ینی بەدلی زۆر کاریگەر بوو. ئەوەی تر کە مەقتەعەکان لە دوو یەک بڕۆن و بڵێن کە دوو شتەکانی زۆر جوان بێ مەقتەعێک کە لێتان سپۆیل ناکەم تا بڵین نەزانم چۆنە، بەڵام مەقتەعێک هەبوو کە زۆر پێی سەرسام بوو لە شوێنێک زۆر تاریکە، لە شوێنێکی زۆر ڕووناکە. هەست دەکەی لەوێ ئەوەندە جوان بەیەکەوە بەستراون کە چەند پەیامێکی زۆر جوان دەگەێنێت. دەبین مەسەڵەن خودی بابەتەکە وەکو هەمەسەرە ین و یانگەکەی ئەوەیە بەبزانام سینیە یان یابانی نازانم ئەوەیە هان ڕەش و سپیەکە هاوشێوەی ئەوەیە کە دەتبینی ئەو خودی پرۆسی دروستکردنی ئەتۆمەکە هەردوو چیە، یعنی دەبین لەلایەک ڕەش لەلایەک لەناوبردنی جیهان لەلایەک بڵین جیهان وێرانەکە لەلایەکی دیکەش بابەتەکەی ئۆپنهایمەر و ئەوانەیە مەبەستی ئۆپنهایمەر یاخود بڵین هۆکارەکانی ئۆپنهایمەر کە زانایەکە ئیشە دەکات، یان تەنانەت ئەمریکیەکانیش خەڵکانیش زۆر کە لەناو ئەمریکیەکان ئەوانە دەیانەوێت ئەوە بکەن لەوانەیە بەشیشان بەزدی ئیمانیان وا بێت کە ئەوە حەربی عالەمین دەوەستێنێت و ئەوە دەبێتە کۆتایی مردنی خەڵکەوانە. یعنی دەبینی لێرە زۆر بە جوانی هەم لە ڕێ ڕەگ شتەکان بەستینەوەی بە یەکتری ڕەش و سپی و تاریکی و ڕووناشی لە دوو یەکتری ئەوانە هەموویش بەستینەوەی سینەکان بەگشتی بۆ ئەوەی کە ئینتەرتێمنت و چێژ و ئەوانە هەبی زۆر جوان. بابەتێکی تر کە دەتوانم بڵێم گرنگترین بابەتە لە هەر فیلمێکدا وە لەو فیلمەش زۆر کاریگەری هەبووە بەسەر سەرکەوتنی فیلمەکە دەتوانم بڵێم گرنگترین خاڵیشە لەبارەی هەر بابەتێکی هونەری بابەتی چیرۆکە. ئەگەر بابەتەکانی پێشتر کە هەمووان باسکردان بە دەرهێنانیش ڕابگرا ئەگەر چەندەش بەهێز بوو بڕۆ باشترین دەرهێنەرەکان بێنە ئەگەر چیرۆک بەهێز نەبوو یەک فلس نهێنێ. ئەم فیلمە ئەوەی باش بوو یعنی دەتبینی چیرۆکێکە کە چیرۆکێکی بڵین دڵگیرە، چیرۆکێکە کە خەڵک چاوەڕێ دەکات بزانێت چۆن، چیرۆکێکە کە خەڵک حەز دەکات بزانێت چۆن دەڕوات. چیرۆکی ئۆپنهایمەر من خۆم پێش ئەو بابەتە ڕاستی هەر نەمدەزانی کە ئەوەی کە بۆمب ئەتۆمیەکەی داهێناوە ناوی ئۆپنهایمەرە، بەڵام دوای ئەوەی کە ترێلەر شتەکانی هاتوو دوای ئەوەی کە فیلمەکەەوەندە باس کرا بەدەست خۆمەوە حەزم دەکرد زانیاری لەبارەوە بزانم. سەرباری ئەو زانیاریان کە تەماشای فیلمەکەم دەکرد حەزم دەکرد یاخود بڵین دوای ئەوش کە فیلمەکە تەواو کرد حەز دەکەم زانیاری زیاتر لەبارەی بابەتەکە بزانم ئایا بۆمبەکە چۆن دروستکرا، ئایا مەترسیەکانی بۆمبەکە چۆنە، ئایا بۆمبەکە چ وڵاتێک دروستی کرد و چۆن دروستکرا و هۆکارەکان چی بوونیانی هەیە حەز دەکەی کە بابەتەکە بزانی. ئەوە جگە لەوەش کە چیرۆکە زۆر بە جوان ڕێکخرا بوو هاوشێوەی زۆر لە چیرۆکانی ترکە باس لە ژیان نامۆش دەکەن بابەتی ئەوەی کە سیاسەتە ئەو لەلایەش کە بابەتی خودی کەسایەتی کە دروستکردنی بۆ شتەکە لەلایەش تریش بابەتی درامایی ئەو کەسە خانەوادەی ئەو کەسە، یعنی زۆر بە جوانی ئەو سێ بابەتە تێکەڵ کرابوون چیرۆکێکی جوان لە ژیاننامەی کەسایەتیی ڕاستەقینی بەرهەمهێنرابوو. لەوانەیە بە ئەگەری زۆرەوە ئەو بابەتێک کە لێەوە دروستکراوە زۆربەی لەوانێ ڕاست نەبێ، لەوانەیە زۆربەی ئەو ڕووداوان ڕاست نەبوو بن، بەڵام تێکەڵکردن شتەکان وەی کردووە کە لەڕێ ئەو جوانی کە بە چیرۆکەکەیدا و لەڕێ ئەو ئیتقان و ئەو برین ڕاستی و ئەو ڕێچی چیرۆکەکە وای کردووە کە هەست ببێت چیرۆکە لە واقعی برین ڕاستیەکەی بۆ شێوازەیە. طبعاً لایەنە سەرچەکانی لەداوە کارکتەری ئۆپنهایمەر هەر هەبووە و ئۆپنهایمەر بڵین لەگەڵ ئەنشتاین و ئەوانە ئەو چاوپێکەوتن شتانیان هەر هەبووە بڵین ها شارەکە دروست کرا و لەوێت چەکە ئەتۆمیەکە تاقی کراوە ئەو بابەتانە هەر هەبوون، بەڵام دیتێڵەکان بڵین چۆن ئەنجام دراوە چۆن ئەنجام نەدراوە محکەمە و شتەکە کراوە ئەو شتانە زۆربەیان دراما و شتی وای تێخراوە مەرجنیە بۆ شێوازە بوو بێت، بەڵام کە دراما و شتەکەشی بۆ زیاد کراوە ئەوەندە چیرۆکێکی بەهێزی پێدەن چیرۆکێکی جوانی کردن بەڕاستی شتێک کە دووبارە وای کرد کە کریستۆفەر نۆڵان لەمەشیان سەرکەوتوو بێت و درامایەکی زۆر جوان چیرۆکێکی زۆر جوانمان پێشکەش بکات کە هەم چش بەخش بێت هەم تا ئاستێک زانیاریش بدات و زانیاری بەخشیش بێت هەمیش
ئەزمموونێکی سینەمایی زۆر تایبەت بێت کە دەتوان بڵێم لەوانێت لە چەند ساڵی کۆتایی یاخود بڵێن ئەو چەند ساڵانەی کە ڕابردوون لەوانەیە ئەزمموی وا کەماندی بێت. جابەر لەوەی بێمە سەر هەندێک خاڵی تایبەت کە لەوانەیە تا ئاستێک سپۆیل بن هەوڵ دەدەم کە سپۆیل نێ بەڵام لەوانێ هەندێک شت لەبارەی فیلمەکەەوە باس لێ بکەم هەندێک حالات باس لێ بکەم کە بڵێن تەرکیزیان بخەمە سەر. جا پێشی ویستمە سەر ئەو سپۆیلە ئەگەر ڕێتینجێکی کاملی فیلمەکە بدەم طبعاً ناڵێم باشترین فیلمی کریستۆفەر نۆڵانە لانی کەم یەک دوو جار دیکە پێویستە ببینمەوە چکە فیلمەکە زۆر دراماییە ناڵێم باشترین فیلمیتی بەڵام ئەگەر لە باشترینەکانیش نەبێت لە باشترین یعنی یەکەمی نەبێت پێم وابێت لە سێ باشترینەکانی تێدا ینی ئەو لە یەک لە سێ باشترینەکانە لەوانەیە جاری داهاتوو بیبینمەوە ئەگەری زۆری هەیەبێتە یەکەم و بڵێم باشترین فیلمی کریستۆفەر نۆڵانیش کریستۆفەر نۆڵان پێم وایە بەم فیلمە خۆی سەلمان کە باشترین دەرهێنەری مێژووە ئەنی بەڵێن بەجددی ئەو قسەیە دەکەم کە دەڵێن باشترین دەرهێنەری مێژوو لەوانەیە خەکانی زۆر بڵێن ها مارتن سکورسێزی و تەرەنتینۆ ئەوانە هەن بۆچی باسیوان ناکەین طبعاً ئەوانە سەرکەوتوو بوون ئەوانەشیان بە هەمان شێوەشتی زۆر ڕاقییان کردووە دەتوان بڵێن بەلای منەوە بە ڕێژەیەکی زۆر کەم لە دوای کریستۆفەر نۆڵانەوە بەڵام ئەوەی کریستۆفەر نۆڵان یەک جیاوازی هەیە هەست دەکەێت کە زۆر لایەن دەگرێتە بەر لە هەمووشان وەکو یەک سەرکەوتو دەبێت زۆر جار ئەوانەیە بڵێن تایبەت مارتن سکورسێزی و ئەوانە زۆر لەلایەنێکی خۆیان لە نادەن یان ئەگەر تەنانەت سەی تەرەنتینۆ بکەین زۆر باوەتەکانی ئەو خۆی ناوی و زۆرێک لە ستایلی تایبەتی خۆی هەیە کە ئەو ستایلی خۆشیان هەڵدەبژێن و بەو ستایلە ئیش دەکەن ناتوانین بکەینە پێوە بڵێن لە ستایلەکانی دیکەش شارەزا دەبێت و دەتوانێت سەرکەوت بکەین بەڵام کریستۆفەر نۆڵان زیاتر توانیویەتی ستایلەکان بگۆڕێت و لە هەمووشیان بە هاوشێوەی یەک سەرکەوتوو بێت بۆیە بەڕای خۆم خۆشیانی ئەوە کە پێی بڵێن باشترینی مێژوو ئەوەی من تا ئێستا ئاگاداری بەڕای خۆم بڵێن باشترینی مێژووە چونکە هەم چیرۆکمان دەداتێ هەم دەرهێنانێکی جوانمان دەداتێ هەم کارکتەر لە ڕووی هەڵبژاردن شتەوە زۆر جوان دەداتێت کەوا بکەین هەز بکەین بەڵێ لەوانەیە چیرۆکە ڕاستیش بێت هەمیش لە هەمووی گرنگتر وا دەکات کە جۆرێک لە چێژ و ئینتەرتەیمنتێکی جیاواز ببینی کە ئەزمونێکی تەواو و جیاواز و دڵخۆشکەر بێت بۆیە شەڕێتینجی من بۆ ئەم فیلمە لە ئێستادا 9 بۆ 9.5 من زۆر کەم وا باوەڕ ناکەم هەرگیز دەی کامل بدەم بە فیلمێک بەڵام ئەگەر بدەم بە فیلمێک لەوانێ ئەو فیلمە بێ ئەگەر جارێکتر ببینمەوە ئێستا دەتوان بڵێم 9.5 لەبەر ئەوەی یەک دوو خاڵ هەیە ئێستا باسی لێو دەکەم کە تا ئاستێک هۆکاری ئەوە بوو کە ئەو نیو خاڵە یاخود ئەو یەک خاڵەیە کەم بێتەوە بەڵام بەگشتی ئەگەر جاری داهاتوو بینمەوە ئەگەری هەیە ئەو خاڵانەش ئەوەندە کاریگەر نەبن وە ببێت بە باشترین فیلم و لەوانێت دەی تەواویشی بدەن جابا بۆتان باس لە یەک دوو خاڵ بکەم کە لەوانەیە ئەگەری هەیە سپۆیل بن ئەگەر دەتانەوێت بە تاوی خۆتان پارێزن پێم باشە لێرە ڤیدیۆکە قەتەکەن هەوڵ دەدەم کە سپۆیل نەبێ بەڵام وەکو احتیاتێکیش باشترە لێرەوە چیتر سەیر نەکەن یەک لە بابەتەکان بابەتی جۆری یاخود بڵێن ژانری فیلمەکەیە طبعاً ئێمە کە چوین سەیری فیلمەکە بکەین من لەگەڵ کۆمەڵ برادرێک چووم ئەو برادران زۆر سەیری فیلمەکانی کریستۆفەر نۆڵان و ئەوانیان نەکرد کە بڵێن شارەزا بن یەکێکیان سەیری کرد بەڵام دووەکەی تر سەیریان نەکرد ئێمە چار برادر بووین کە چوین ناو فیلمەکە ئەوان زۆر ئاگادار نەبوو کە دراماکەی چۆنەوە لەبەر ئەو ناوبانگ و شتەشی وتیان وەڵای حەزمان لێ سەیر بکەین ئیدی کە سەیرمان کرد ئەوان بە حکمی ئەوەی زۆر ئینگلیزی و شتەکان شارەزان هەبوو ئەو بەلایەکیش زۆر شارەزای ستایل و شتی کریستۆفەر نۆڵان نەبوون وە توان بڵێم لەوانەیە ئەو ستایلە لەوان نەهات بێت و یان بڵێ حەزیان نەبوو بێت بۆیە دوو لەو برادرانە کە هاتینە دەر گلەی ئەوان دەکەن کە درامای زۆرە بۆیە ئەو چێژەیان لێی نەبینی برادرەکەی ترم گوتی نەخێر بە هەمان شێوە دەبەر ئەو درامایە بوو خۆش بووە من خۆشم بە هەمان شێوە ئەو درامایە بوو کە دڵخۆشی کردم جا مەبەستەکە لێرە چییە؟ ئەم فیلمە یەک خەلەلی بەسیتی هەیە کە فیلمێک نییە گژیر بێت فیلمێک نییە کە هەموو کەس حەزی لێ بکە واقعی دەڵێم ینی لەوانەیە خەڵکانی زۆر بچن سەیری ئەو فیلمە بکەن بە دڵیان نەبێت دەبین کە ڕێژەی زۆرینەی خەڵک بەدڵێتی بۆ باسم کرد لە IMDb لە ئێستاکە و ڤیدیۆ ڕێکۆرد دەکەم ڕێکی هەیە لە Rotten Tomatoes تا ئاخیرانە ئەگەم لێ بوو 9.2 شتی وای هەبووم لە 9 نەهات بوو خەڵوەبزانم یعنی 9 ئەوانە بوو
ینی ڕێژەکە زۆرە بەڵام بڵێن کە هەمووانش بەدڵیان بێ هەمووان بەدڵیان نییە. هۆکارەکەش بەڕای من بۆ دراماکە دەگەڕێتەوە. ئەگەر حەز بە درامانەکەی بە تایبەتی درامای ژیان نامە ئۆشتانە پێم وایە لەوانێت تا ئاستێکی زۆر هەز بە بێزاری بکە بە تایبەتی لە کوردستان و ئەوانە ئەگەر ئینگلیزیەکی باش نەبێت و لە بابەتی سیاست و محکەمە و بڵێن ئەو باوەتان زۆر تێنەگەی چکەوەی زۆر تێدایە لەوانەیە بڕک مشکلە دروست بکات و کێشە دروست بکات. وانەوانەی نارم کە ئێمە سەیری فیلمەکەمان کرد ئەوانەی کە بەدڵیان نەبوو برادرانە لە دوای تەقانەوەی بۆمبەکە نزیکەی سەعاتێک بۆ سەعات و نیوەیەک بابەتی محکەمە و شتیوای دێتە ناو بابەتی لێکپێچینەوە دێتە ناو لە ئۆپنهایمەر ئایا بۆچی بۆمبەکەی دروست کرد ئایا پەیوەندی بە حیزبی شیوعی وە هەیە ئەو بابەتانە. لەو حاڵەتە دەتوان بڵێم بەشێکی زۆری ئینتەرتەینمێنت تا ئەوەی کە خەڵکانێکی گشتی حەزێ دەکەن لەوێ لەدەست درایە ئەو چێژەی کە خەڵکی گشتی و خەڵکی عام حەزی لێ دەکات لێوە ئەوە نەما. ئێمە کە حەزمان لە دراما بوو زۆر کەیفمان بۆ زۆر حماسی گرتو بە حەزمان دەکرد بزانین دەرگایەکە چی بەسەر بزانین ئایا هۆکارەکان چی بوو کە ئۆپنهایمەر ئەو شتێکی دوای خۆ هۆکارەکان چی بکە ئەوە دژایەتی ئۆپنهایمەر دەکرێت ئایا ئۆپنهایمەر لە کۆتایی چی بەسەر دێت ینی ئەو بابەتانە حماسەتی و زۆرخۆش بوون بۆ ئێمە. بەڵام بۆ دوو برادەرەکەی ترم ئەوەیان دڵخۆشی نەبووتان لە کۆتاییەکەی تۆزێک قۆڕز بوون بەتابەتیش کە فیلمەکە 3 سەعاتە ینی پێم وایە درامایەکی ئاوا بۆ خەڵکانێکی یاسای خەڵکانێک کە گشتگیر بن پێم وایە تا ئاستێک بێزارکرێت تا ئاستێک ناخۆشە یعنی لەوانێت خەڵکانێک هەبن کە بڵێن بەڕاستی فیلمێکی ناخۆشیشە بەڵکو پێم وایە زیاتر ئەوانێک کە لە بابەتی سینەماییەکان تێدەگەن و ئەوانێک کە فیلمەکان لە چاوێژ سینەمایی دەبینین تەنیا بۆ ئینتەرتەینمێنت بە تەنیا نایبینن بە چاوێژ سینەمایی سیر دەکەن پێم وابێت ئەوان زیاتر چێژ لێ دەبینن. حاڵەتێکی تر کە دەتوان بڵێم تۆزێک جیاواز بوو بەڵام لە هەمان کاتە تۆزێک ئەگەر سەد لێ دەرنەچیت و ئەگەر خوێندنەوەت باش نەبێ لەوان لێ تێک بچێت بابەتی ڕۆژ سپیەکە بوو هەندێک شوێن ڕۆژسی و هەندێک شوێن ملەوان بوو بەعکسەوە کرابوو ڕۆژ سپیەکە ئەوە بووکە نوێترە ملەوانەکە ئەوە بکە کۆنترا زۆر جار لەوانەیە ئەگەر چوو بایتە ناو فیلمەکە سەرەتاکە هەتا لەگەڵەوە ڕاداتی لەوانێت تۆزێکی ویستە بە ئەوەی کە ڕۆژ سپیا ئەوە دواترە ئەو ڕووداوەکانی دواترە ئەوەی کەم لەوان ڕووداوەکانی پێشترە. بابەتێک کە نازام هەتا چەند دەقیقەیان نا بەڵام کریستۆفەر نۆلان زۆر بە وردەکاری شت ناسراوە زۆر حەز لە وردەکاری دەکات. یەکێک لە وردەکاریانێک کە پێم وابێ بەلای لای خۆم وردەکاری تێکراوە بە تایبەتیش کە دواتر لێکدانەوەمان بۆ کرد بابەتی تەقانەوەی بۆمبەکە و دەرکەوتنی ڕووناچیەکە و دواتر هاتنی دەنگەکە ئەو ماوەی نێوانی چەند بوو. ئێمە کەلێکمان داوە ئەو دووریە کە ئەوان باسییان دەکرد ئێمە بڵێن جەماعەتەکە پێویست بوو لە بۆمبەکە دوور بن لێکمان داوە لەگەڵ ئەوەی کە خێرایی ڕووناچی شت چەندە دیار بوو کە دەبوو خێرایی ڕووناچیەکە یاخود ئەو کاتێک ڕووناچیەکە دەگاتە لای ئەوان تا ئەو کاتێک کە دەنگە دەگاتە لای ئەوان ناوبینەکەی نزیکەی چلچرکە بێت. کە سەیری فیلمەکە دەکەی پێم وابێ نزیکەی 2 دقەیە ینی 2 دقە ئەو بابەتە ڕوودەدات لە تا ئەوەی کە ڕووناچیەکە دەکەوێت تا ئەوەی دەگاتە دەنگەکە. خەکانی لەوانەیە بڵێن بۆچی 2 دقەیە ئەوە هیچ ئەوەی تێدانێ بەڵام ئەگەر سیر بکەی 3 لایەنمان هەن کە چاودێری بۆمبەکە دەکەن لایەنێکی ئەوانە کە دەکەن ئۆتۆمبیل شتەکە دانیشتون لایەنش ئەوانە کە سەرباز شتەکە لەسەر پاڵیان داوەتەوە سیر دەکەن لایەنش ئەوانە کە کارکتەرە سەرچێکە کە ئۆپنهایمەر لە ژوورەکەن لەوێش بۆمبەکە دەتەقێنەوە. دا کامێراکە ئەو کاتە ڕووناچیەکە بەدە دەکەوێت هەر جارێک کە بڵێن دەچێتە سینێک هەر سێکیان پیشان دەدات هەر سێ لایەنەکە پیشان دەدات. ئەگەر 2 دقە دابەشی سێ بکەیت لەبەر ئەوەی هەر سێ لایەنەکان لە 1 دقە پیشان دەدات ینی بۆ نمونە لەو چرکەیە کە ئێستا قسە دەکەم لەو چرکەیە یەکێشتر پێشان بدات و یەکێشترش پیشان دەدات لە هەمان ئەو چرکەیە 3 کامێرەی جیاواز با بڵێن ئەگەر هەمان کات وەربگریت ینی بڵێن 3 حاڵەتی جیاواز و 3 شوێنی جیاواز بەڵام لە هەمان کاتدا دەبێت 2 دقەکە دابەشی سێ بکەین کە دابەشی سێ دەکەن ڕێک چرکەمان بۆ دەمێنێتەوە. مەبەستەکە لێرە چییە؟ یعنی هەست دەکەی لێرە تەنانەت لە بابەتی دەرکەوتنی ڕووناچیەکە تا دەگاتە دەنگەکە و هاتنی دەنگەکەش هەمان قیاسەندراوەتەوە هەمان بڵێن ڕێژیاندراوەتێک کە لە واقعدا هەیە کە ڕووناچیەکە بۆەوەندە دەگاتە لای ئەوان و دەنگەکەش بۆەوەندە دەگاتە لای ئەوان. جا بۆیە ئەو دیتێل و ئەو وردەکاریانە کە وا دەکات کریستۆفەر نۆلان سەرباری ئەوەی کە دەرهێنان شتەکەی جوانە زیاتر سەرسام کرد بێت زیاتر بڵێن دڵخۆشکرد بێت و زیاتر باوکە کە عەبقەریەتی ئەو کابرای پیشان بدات. ئاخیر بابەت ئەگەر باسی لێوە بکەم بابەتی CGI خەکانی زۆر گوتیان ئەوە CGI بەکار نەهاتووە نازان بە فەرمی ڕاگەیەندراوە کە CGI تێدانی ئەوانە طبعا CGI لە چ بەکار نەهاتووە لە بابەتی تەقانەوەی بۆمبەکە
کە بۆمبەکە دەتەقێنرێتەوە CGI لێ بەکار نەهاتووە، بەڵێ بۆمبێکی ڕاستیان تەقاندوتەوە بەڵام بۆمبێکی ئەتۆمی نییە. یعنی بڵێ وەڵام بۆمبێکی کاملی ئەوەیە کە لە هیرۆشیما ئەوەندرە نەخێر ئەو بۆمبە نەتەقێنراوەتەوە، بۆمبێکە کە هاوشێوەی بۆمبی ئەتۆمیە بەڵام کەمترە دەرکەوتن شتی کەمترە لە ڕێی بڵێن تەسویر و ئەو شتانەوە زۆر گەورە بە دەردەکەوێت و لە ڕێی تەکنیکەکانی دەرهێنانەوە زۆر گەورە بە دەردەکەوێت ئەگەر نە ئەوەندە گەورە نییە وەکو ئەوە حاڵەتێک جا ئەوەی کە دەمێنیتەوە ئایا CGI لە کامری فیلمەکە هەر بەکار نەهاتووە ئەویان مستحیلە لەبەر ئەوەی ئەگەر دیقەتتان دابێت بەتابێت ئەوانەی کە فیلمەکەیان بینەوە دەزانن مەبەستم کامەیە لە زۆر لە شوێنەکانەوە لە کۆتاییەکە پیشان کە زەوی هەمووی پێشان دەدات و زەویەکە خەریکە هەمووی دەستن وەکو ئەوەیە کە ئۆپنهایمەر بیر لێ دەکاتەوە ئەگەر چەکەی ئەو بەکار بهێنرێت چۆن هەموو زەوی وێران دەبێت و هەموو شوێنەکان هەموو وڵاتەکان خەریکن دەستێن و خەریکن بۆمبیان لە دەقێتەوە. جا دروستکردنی ئەو زەویە ئەگەر وەکو CGI لێکی بدەینەوە وەکو کۆمپیوتەر گرافیکسێکی بدەینەوە پێم وابێ ئەویان دەبێت بە CGI، یعنی ئەوان هەر بەسیترین نمونێ. شوێنی تریش هەیە کە ئەو بابەتی تێدایە بەڵام هەندێک شوێن گەردی لە شت پێشان دەدات گەردیلانە چۆن تەسویر کراون، یعنی ئەو حاڵەتانە وەکو CGI حساب بکەین بەڵێ فیلمەکە CGI تێدایە واقعا، بەڵام کە دەڵێن CGI بەکار نەهێناوە بەسمان لە شتە گەورەکان و بەسمان لە شتە کاریگەرەکان. بڕمە لە فیلمی تێنێت کە گوتمان CGI تێدا نییە بەسمان ئەوە نییە کە بەکار نەهاتوو لەبەر ئەوەی هەر خورانەوە و گەڕانەوەی بەنگ لەو شتەکان ئەوە خۆی جۆرێک لە CGI یان ئەوەی کە گول لە کامڕێک و خۆی پێشاندەیەکە و شتیوان نییە بکۆم تێ دروست بکرین، یعنی کە ئێمە دەڕێن CGI بەکار نەهاتووە بەسمان لە ئەو شوێن کە تارەکەی تەقاندەوە لەوێ CGI بەکار هاتووە لە تەقینەوە شتەکان لە شتە گەورەکان CGI بەکار هاتووە. لەوەش بە هەمان شێوە لە تەقینەوەی بۆمبە ئەتۆمیەکە لە تاقیکردنەوەکان لەو شتانێک کە زۆر کاریگەرن بەسەر چیرۆکە لەوێ CGI بەکار هاتووە. ئەگەر نام بڵێن وەڵا هیچ گرافیکێک هیچ CGI بەکار هاتووە شتیوان مستحیلە پێم وابێ بەتایبەتی لەو نوع چیرۆکانە هەروهەر دەرهێنەرێک بنێ نەک کەیسۆڕان کامە دەرهێنەر تۆ حەز لێیە ناتوانێت بابەتەکە بە تایبەت بگەینی ئەگەر تۆزی CGI بەکار نهێنێت. بەڵێ بەڕێزان جا ڤیدیۆکەم درێژ کردەوە لەو باوەڕدانی ڤیدیۆیەک تایبەت بکەم بۆ سپۆیل چکە بابەتەکە پێویستی بە شەحیات توش نییە، پێم وابێ دوای یەک دوو دیتنەوەی تر زۆر بە جوانتر لێ تێدەگەی چێژی زیاتریش لەوانەیە لێ بینی ئەو کات لەبەر ئەوەی زیاتر پیس دەکەوێتە سەر چیرۆکەکە چیرۆکە تێدەگەی دەزانی بۆ شوێ دەچێ بۆیە پێم وابێ پێویستی بە جار دیتنەوەی تر هەیە. من خۆم بەجددی ئەزمونێک بوو زۆر لە مێژبوو لە سینەما ئەزمموی ئاوا خۆشم نەکرد بوو جگە لەوەی ئەنتەرتەیمنت و چێژ شتەکەی زۆر بوو لە هەمان کاتدا بابەتی دەرهێنان و بابەتی خودی جوانی فیلمەکە و بابەتی پیشاندانی فیلمەکە لە سینەماتۆگرافی بگرە لە مۆسیقا بگرە لە ئیدیتینگ بگرە لە ئاکتینگ بگرە لە بابەتەکانی دەرهێنان بگرە هەموو بابەتەکان ئەزمونێکی تەواو جیاواز بوو کە لەو چەند ساڵی ڕابوو دوێمە بینیمان ئەزمونێکی خۆش بوو پیشانیدا کە کریستۆفەر نۆڵان بەجددی دەرهێنەرێکە کە شایانی ئەوەیە لە ئەگەر من خۆم تازە باسم کرد باشترین دەرهێنەر بەلامەوە برۆی زۆرترین چێژ زۆرترین بابەتی سینەمایی بڵێن چێژبەخشی پێشکەش کردوین، بەڵام ئەگەر تۆ وەکو ئەوەش وەکو باشترین دەرهێنەری نایبینی بەڵام پێم وایە شایانی ئەوەیە کە بڵێ یەکێکە لە باشترین دەرهێنەرەکان. ئەگەر وەکو دوای خاڵ بڵێم ئایا ئەو فیلمە پێشنیار دەکەم سیر بکەن یاخودنا وەک باسم کرد ئەگەر بابەتەکە زۆر لەگەڵ ئێوە نابوونجێ بابەتی دراما ئەوانە بڵێ درامای زۆر تێدا یعنی یەک دوو شوێن بۆمب شتەکان دەتەقێتەوە ئەوانەیە ئەسڵا خودی بۆمبەکە لە یەک شوێن دەتەقێتەوە یان دەتوان بڵێ هەموو بابەتەکە دەدەقەیە کە تەرکیز دەخات سەر داخانەوەی بۆمبەکە ئەوەی هیرۆشیما ئەوانە هەر تێدانی بڵێن ئەوێ پیشان بدات و خەڵکی پیشان نازم ئەو شتان ئەوەی هەر تێدانی بەس باز دەکرێت یعنی ئەگەر بۆ ئەو شتە دەچی و حەز دەکەی کە ئەو بابەتانە بینی ئەوەی کەم تێدایە هەمووی درامایە باس لە ژیانەوەی ئەوە دەکات چۆن بڕین لە ئەستافکری بۆمبەکەی بۆ دێت چۆن بۆمبەکە دروست دەکات لەگەڵ ئەوەی کە شارێک دروست دەکەن تایبەت بە بۆمبەکە ئەوانە تاقیکردنەوەیەک لەسەر دەکەن و بۆمبەکە دوات دەتەقێنەوە دواتر ئەوەی کە چێشەی بۆ دروست دەبێ ئایا ئەو شوعیە یان نا خەڵکانیش زۆر دەژی دەوەستنەوە لەبەر ئەوەی حەز ناکەن کە بێت بە کەسایەتێکی بڵین گرنگی پێدرا بێت بە کەسایەتێک کە جیهان باسی بکات یعنی ئەو هەموو شتانە هەمووی لە فیلمەکە هەست پێ دەکەن ئەو درامایە تێدایە ئەگەر حەز لەو درامایان ناکەی و هەست دەکەی وەکو ئەو دوو برادرەی کە باسم کرد بۆ ئێوە ینی کە زۆر تامیان لێن دیت و زۆر چێژیان دید پێم باش نییە سەی بکەن لیانلانی کەم ئیوە نییە کە بچن لە سینەما بڵێن پارێکی پێ بدەن و ئەوانە پێم باشە چاوەڕێ بکەن دوای ئەوە کە فیلمەکە بڵاوکرایەوە زەر لی ناکەن 3 ساعاتە سیر دەکەن بەدڵتان نەبوو
وەک بڵێن زۆر گلەیی ناکرێ. بەس مەبەستەکە لێرە چی ئەگەر بڵێم وەڵا پێشنیار بکەم و ئەوانە بۆ ئەوانێک کە حەز بەبابەتە ناکەم نەخێ پێشنیار ناکەم، بەڵام بۆ ئەوانێک کە حەز بەبابەتە دەکەن بەجددی پێشنیار دەکەم. لە دەستی بن لە سینەما ئەزمونێکە باوەڕ ناکەم بۆ زوانە دووبارەی بێتەوە، بۆیە بەجددی حەز دەکەم کە بچن ئەو ئەزمونە ببینوە لە سینەماکانی کوردستانی کە چێژی زۆری هەیە. بەڕاستی سینەمای خۆم لە ئیمپار دیتم، بەڵام پێشتریش سینەما ئەوانە هەبوون لە هەولێر لە دۆژیش هەیە، پێما بێ ئەزمونێکی زۆر جوانیان هەیە. خۆزگە دەکرا ئایماکس بێ، بەڵام ئایماکسمان نییە، بەڵام ئەوەی لە کوردستان و لە عێراقیش هەیە پێما بێ خراپ نین و لە ڕووی دەنگ و لە ڕووی ڤیدیۆ شتەکانەوە جوانن. جامو خۆم وەک باسم کرد و دووبارە دەکەمەوە ڕێتینگی خۆم بۆ ئەم فیلمە 9 بۆ 9.5 لەوانە لە داهاتوودا ببێت بە 10. یەکێکە لە باشترین فیلمەکانی کریستۆفەر نۆڵان و چاوەڕێ دەکەم کە چەند جارێشتر بتوانم سەیری ئەو فیلم بکەمەوە و لە داهاتوودا بەرهەمی زیاتر لە کریستۆفەر نۆڵان ببینم. بەڵێ بەرەزان ئەمە پێداچوونەیەم بوو بۆ فیلمی ئۆپنهایمەر. سوپاس.